ئێمە پێش ناوبڕەکە باسێکی زۆرمان لەسەر جۆرەفەنی و لەسەر بەختیارچێوەر بوو و بەڕاستی ئەو دوو کارکتەرە زۆر گرنگن لە ژیانی خێزانی ئێوە و بە تایبەتی بۆ جەنابیشە. ئەو پرسیاری کە ماوەمە لە سەر ئەو دوو کارکتەرە ئەوەیە کە 48 با بڵێن زێوەرەفەنی وەفاتی کردووە، کاکیشە لە 52 وەفاتی کردووە. ئیتر بژێوی ژیانی ئەوە کەوتە سەر کێ؟ کەوتە سەر ئەو مەعاشە کەمە تەقاوەتی کە هی باوکم بووی بەجێ هێشت بووی. واروها کاکیشە تەقاعودی ئەویش ئەو نەیبوو، ئەو نەیبوو نەخێر بۆ ئەو نەیبوو چکە ئەو فەرمانبەر نەبوو ئەویش خێزانی هەبوو بەر خێزانەکە بەر خێزانەکەی ئەو ئەیبر خێزانی ماوە بەلە خێزانی ماوە ئێستاش ماوە بەڵێ بەڵێ کەواتە ئیتر ئەو تەقاعودیە ئەو خاننشینە کەمە ئیدامی بە ژیانی ئێوە هەتاوەکو ساڵی 55 تۆبی بە فەرمانبەر شارەوانی دوای ئەوەی کە ئەمیرخانی خوشتیشم تە بوو بە مامۆستا ئەویش هەر پێش پێ لەگەڵ منایەتی پێک هەردووکمان سەر لە سوالێکە 2 ساڵە ئەو تا ئین بوو مامۆستا ئەنجا منیش تا ئین بوو بە شارەوە خانی خۆتان بوو مامۆستا بەێ خانی خۆتان لە کانسکان تەنیش مزگەوتی بنتەبق تەنیشت مسکەوتی بنتەبقی ئێستا بەڵێ بەڵێ ئەمەوێ باسیێک بکەین لەسەر ڕۆژانی ئیتر هەرزەکاری و گەنجێکی جەناب لە سلێمانیا چیە بوونەوە ڕەفیقە خۆشەویستانی کە تۆ زۆر هەرسوکەوتن لەگەڵە کرد برادەرەکانی چیە بوونەکە زۆر بوو هی قوتابخانە جیابوو هی دائرە جیابوو هی گەڕک جیابوو هەر یەکە زۆرێک بوون لەوانە ئەمە ئیتر وردە وردە لێرە ئەتوانین پێ بڵێن کوڕێکی گەنجە بەێ ئیتر وردە وردە خەتی سمێڵ دێ بەڵێ خەتی سمێڵ دێ ئەو سەردەمانە مامۆسا گەنجی ئەو سەردەما با بڵێن لەم تەمەنەش هەڵکشاوتر لە سلێمانی بە چیەوە زیاتر ئەتان بەدەسێ زیاتر بە فوتبۆڵێن بە کۆڕی شعری بە ڕاضە بە وەرزش بوانە لە گەڕە کولەمانە لە هەموو گەرز کەفە تیپێک هەبوو لە مەکتەبەکانە تیپ هەبوو تەمسیل ئەکرا ئەو شتانە کە زیاتر بوانە وەختەکە بەسەرە برا بڵێ تۆ سەرەتا کە دەسێ بە چالاکی ژیان کرد دەسێ بە چی کرد بەکانی زیاتر بە ئەدەبیات و بە نووسین بە خەتاتی خۆش نووسی خۆش نووسین بڵێ باوکی شەهەدەس خەتی خۆش زۆر تاکە فاقیشم هەر خەتی خۆش ئەویش هەر خەتی خۆش بڵێ ئەنجام هەتا ئەمە هینیشمان دانالیم دوای ڕاپەرین کۆ یەکێتی خۆشنووسانی کوردستانیشتان پێما بێ مامۆستا جەمال عەبدولیش ئەندام بەڵێ ئەندام چکە ئەویش مامۆستا محسین و مامۆستا جەمال و بەڵێ ئەوانە هەمویان باسی ئەوەمان کردوتمان گەنجی ئەو سەردەما بە چیەوە ئەیان بەدەسەر بە وەرزش بە هونەر بە شتان بە مەکتەب بە خوێن و بە قوتابخانەوەی تر وەختەکە ئەبرایە سەر بەڵام بەو شێوەی ڕەهایە جلو و بەرگ و پێڵاوی وەرزش و ئەوان لەکوێ یاریانە کردمە ئێمە لە گەرەی خۆمان هەر کەسە لە گەرەی خۆی لە دەشتێکە لە شوێنێکا دەی ئەم محکەمی بنای محکەمەی ئێستا کە ئێستا کاتب عەدلیتیاوە دەشتێک بووی من لێ فوتبۆڵێنمانە کرد ئەوە دەشت بۆ کات بەڵێ کەیسا ناوجەرگی شار بەڵێ هەر تەواو ناوجەرگی شار ئەو کاتە ئەوە قەراغی شار بەڵێ قەراغی شار بوو بەڵام بە کۆی گشتی بە بیرەوەری جەنابێ ئەمە ئێستا پێڵێن ستادیۆم مەلعەب بەڵێ وەکو مەلعەب لە جێی مەلعەب یاری گەورەکە ئەکرا لە سلێمانیا پێش مەلعەبەکەی سلێمانی لەکوێ حوشی مەکتەبی سانی سلێمانی لەوێ بەڵێ لە حوشی مەکتەبی سانی سلێمانی ئێستا بنایشی تیاکراوە تۆستەیەک لە خوارەوە ئەوەی کچان باوڵێ خانزات نانە خانزادی نە ئەم دیوی قوتابخانەیەکی تایە سیلوان بە خانزادیش و بە هەمویان وسا هەموو حوشە بوو ئەوانە هەموو یەک حوشەون بەڵێ ئیتر ئەوە هەموو کەسێک نا بۆی نەبوو وەرزش لەوێ بکە نانە تیپەکنەکانیان کرد تیپە گەورەکان بڵێ ڕسمیەکە لە شارانەوە کە هاتن یا لە دەروی وڵاتەوە کە هاتن لە جەزایر هاتن لەوێ فوتبۆڵێنان کرد هەڵبژاردی سلێمانی بەڵێ هەڵبژاردی سلێمانی بوو پۆلیس و بەڵێ ئەوان هەڵبژاردیان تیپی ئەهالی هەبوو تیپی فەرمانبەران هەبوو تیپە مەکتەبەکان هەبوو بڵێ لەوێ زیاتر وەرزش هەموو لەوێ زیاتر وەرزشیانەکە چیە زۆر گرنگی بە بواری وەرزشەیە بە بیرەوەری جەناب لە سلێمانیە چی هەڵکەوتوو بوو لەو بوارەیە وەڵا زیاتر فەرمانبەرەکان خۆیان پەروەردە لە ڕێنەی قوتابخانە و مامۆستاکان بەیەکێک لەو ناوە دیارە مامۆستا ساڵح عەلیەوە بەڵێ ئەو دەورێکی زۆر ئەوە دەورێکی گرنگی بینی وەرزش لە کوردستانە بەتایبەتی لە سلێمانیا زۆر قەرزاری ئەو پیاوەیە بەڕاستی من لە زۆر ئەلبومی خەڵکا ئەیبینم و بە هیوام ئینشاءڵڵا بتوانین چەند وێنەیەکی ئاشنا بکەینەوە چونکە خۆی ئاشنایە بە هەموو ئاشنا بکەینەوە بەتایبەتی بە نەوەی نوێ شوێنێک هەبوو لە سلێمانی شوێنی عاشقان بەڵێ شوێنێک بوو کە ئیتر بەجەدوەل بوو هەندێک ڕۆژ بۆ کوڕان بوو هەندێک ڕۆژ ئەوە سەرگوزشتەی ئەمە چییە ئەمە بۆ باسکە ئەمە ژوێنەیەکی ئەو سەردەمە ئەمانەی چێن جارێ ئەمە باخی گشتیە ئەوەیەکیان منم
کامیان چاکەسپیەکە چاکەسپەکە منم بەڵێ ئەوەی ناوەڕاز ئەو ڕەحمانی باخەوانە ئەوەی سەری ئەمس ئەمان ئەو ڕەحمانی باخەوانە ئەوەشان ئیحسانی ئەبڵاغایە کە فەرمانبەر بوو لە شارەوانی باشە کاگی ئەحسان باشە باسیی ئەو دەورانەمان بوو ئەمە باخی گشتی بوو لە سلێمانی باخی گشتی ئەو کابراایە پێم وابێ ئەوە لە سیەکانەوە هەیە بەڵێ هەیە لە ساڵی 38 کە مەجی یعقوبی مصرفی سلێمانی بوو ئەو باخە دروست کرا 38 بەڵێ لەگەڵ جادی مەولویا کە بڕیان ئەو دوو پرۆژەیە ئەو ساڵەیە بەڵێ کاتی مەجی یعقوبی بەڵێ بەڵێ مصرفی سلێمانی بوو ئەو ڕەحمانی باخەوان هەموو بانێکە هات بوو شارەوانی شەپشە گوڵی هەنا بۆ ژووری ڕئیسی بەلدەدایەنە ئەو خۆشی وەکو فەرمانبەر سەر بەخۆتە بەرە فەرمانبەری شارەوانی بوو بەرە عادی ئێمە بوو ئیحسان ئاغاشا لەگەڵ منا لە ژوورێکا بووین ئێتە زۆر جار ئەچین بۆ باخی گشتی بۆ پیاسە بۆ کاتبردنە سەر دوای دەوام یا پێشدا دوای دەوام پێشداوامە بوو ئەجا باخی گشتی چۆ ڕۆژی چوارشەمان بۆ ژنان بوو چوارشەمان بۆ ژنان بوو کچانی شار و بەتی بە عباوە هاتن خوانە گۆڕی کوڕی گەنجی ئەو شارە سوادەوری حەدیقیانە گرت جادەی مەولەوی بەرنەیەکەوت ئەجا ئەو زمانە ئۆتۆمبیلی ئاوڕشێنەکەش هەبوو جادەی مەولەی بەلێ ئۆتۆمبیلەکە ئاوڕشێنی جادەکەیە کرد و پاگە کرایوانەیە مناسبەتی چوارشەمەوە بەڵێ نا زۆر ڕۆژ نەکرا چایخانەکەی ئەحەی عەلەمە شاوی لەسەر جادەکە بوو کورتیان هێنا سەر جادەکەدا ئەنراوەت مشتریش زۆری ئەبوو ئەو ڕۆژە و لە ناو چایخانە لە ناو باخی گشتیشە بەس شەر بەدەفرۆشا شتی کە تۆکری هەبێن بوو قەدەغە بوو نەفرۆش لەلایەن شارەوانیەوە بەڵێ جا ئەمە شتی تایبەتی ئەکرا لەو ڕۆژەیە ینی ما بەس هەرەوە بوو تاریگە بووی خەڵکە بڵاوی لێ کردووە کە کچانی تر لە دوای نیوەڕۆوە ئەچوون بۆ ئەوێ بەڕاستی ئەومە شتێکی جوانە ینی تەنیا لە هەفتەیەکە هیچ نەبێ ڕۆژێک لەو دی و دەرگاکانەوە بێتە دەرێ هەواک ئەوە هیچ شتیکە شەبوو لە بۆ ژنان مەسا لە وەختی بەهارە ئەچون بۆ کانیبا ئەچون بۆ وەیس ئەچون بۆ شوێنی کە بۆ سەر شخصەکان ئەوە سەیرانێکی ژنانە بڵێ هی عایلە بی زیاتر بەڵێن ژنەکان بە پێ ئەچون بۆ بایاری ئەچون عەلاساد منە خۆشن و قاسیان هیچیشان نەخۆش نەوەڵای ئەچون بۆ گەڕان بۆ ئەچون بەڵێ ئێتر ئەو ڕۆژانی چوارشەمەیە بەڵێ چوارشەمە باخی ئێوەش مای خێر بوو ئەیشۆن پشت چەورەکرا بەڵێ ئێت نارم خۆیانە گۆڕی خاسەنی تر هیوا هەبوو هەفتێ بۆ خۆی ئامادە کرد ئیتر لەوێشەوە تیری ئاگری قولەتی دڵاری دەستی پێ کرد وەنیە بەڵێ هەڵبژاردننی هاوسەریش یعنی با بڵێن ئەو ڕۆژە فرسەت بوو بۆەوەی کەوا تۆ بتانی یەکێک ببینی بە هاوسەر ینی ئەو ئەمە ئەو زیاتر خیالمان بەلا ئەوانایسوو بەڵێ زیاتر مەشغوڵی شتی کە بووین نووسین بوو کاری شارەوانەتی بوو ڕاکە بوو بەدەست بۆ بژێوی ژیان ژیانە ئەنی ئەو نەگرنگی ئەوە گرنگی بەڵام قاتی سپۆر لە بەرەکە چۆن پێڵاوی تەشبی بەڕووی جەنابەت و بینەران نەبێ سپی و قاوەی و سپی و ڕەش و زلی چاکەت و پانتۆڵ بە قماشەکە بە 8 دینار بوو بۆیان ئەدروین بە قزمانی بە 2 دینار باشە مامۆستا من پرسیارێکمەیە کە ساڵی 55 جەناب با بڵێن دامەزرای لە شار بڵێ بڵێ موچەکە و چەنە بوو 8 دیناری ئەسلی بوو لە پاشا زەحفێکیان کرد بۆ مەعاشەکان لە زمانی نووسعی مەلیکە بووم بە 11 ئەسلی بوو بە 11 ئێتە 11 کە تەرفیع دەکرد بۆ 50 ئەچتە 8 ئەچتە 21 و ئەچتە 28 سولەمی دەرەجەکان وا بوو ئەوەتە زۆر مهم بووی یعنی لە 11 بڵێ لە 11 کاتی پێشێت ئەگەر تا 50 دیناری ئیسمی ئیرادەی مەلکی ئەویست بە ئیرادەی مەلکی بۆ معاشکە بکرا بە 50 یعنی ئەو 50 ئەوە زۆر ئەوە مەلیک ئیمزای کرد بڵێ وەکو مەرسومیشی جمهوری بەڵێ وا بوو ئەنجاکرا ئەوە هەموو کەسێک نەخێر ئەوە بە پلی هەبووە شادی هەبووە 50 ئەگەر 50 کە ئیسمی بێت 65 ئەوە بە شادی یا حقوقی هەبووە یا طبی هەبووە یا هەندەسی هەبووە باش مامەستا شتێکی پێکەنی ناوی ئەو ڕۆژگارانی دەوروبەری باخی گشتی و ئەوانە هیچی بیر نییە ئەو سەردەما نەبخۆ خۆ بیریشی بێ پێمان ناڵێ نێنەکانی هەرزەکانی ئێمەزانی چی لە شارەوانی خاڵەرزەبمان لەگەڵا بوو لەگەڵ کەریمی حاجی فەرەز بە ڕەحمە بەنەردووچان ئەمە قسەی خۆشیان بۆ کردین دایمە مەدەمە لەگەڵ پێکەنی ئەوانە ژیان دوان دوو کارکتەری زۆر دەوری هینیان هەبوو خاڵەرزە بوو کاکەریم بەڵێ لە تانە و 4 5 ئەوانش کاکەریم هەر بەلەدیە بوو بەڕاستی باسی سەردەمێکە کرد لەو سەردەما جەنابێ بێجگەلەوەی خۆشنووس بووی بێجگەلەوەی کە سەرواوێک کەبوول بۆ ئەدەب و شێعر و ئەوانە ئیتر تێکەڵاوی کاری هونەری بووی ئەوە ساڵی چەند دەست پێ کردووە چۆن ئەو ئارەزۆ لە لای جەنابە دروست بوو کۆمەڵێک بوون ئێمە شۆڕێک بن کاکە حەمەستێکی محامی بوو شەرکۆبێکەس بوو من بووم جیهان عومەر بوو
ڕۆڤی حیا بوو نووری وەشتی بوو ئەتە دامە وەختی کاتمان توکە کۆمەڵی هونەر جوانەکان هەبوو ئێمە ئەچین بۆ ئەوێ ساڵی 60ەکان و 50کان ئەتە لێ پێما بێ 50 بەێ ئەوە ئێمە تر پێکەری ئەو کۆمەڵ بووین لەگەڵ ئەوانە ئەڕۆشین بەرەگا و زیاتر ئەوە کاریگەری هەبوو لەسەرمان بەڵێ چەند بەشی هەبوو کۆمەڵی هونەرە جوانەکان و کات مۆسیقای هەبوو تەمسیلی هەبوو گۆرانی هەبوو بەڵێ ئەی شێوەکاریش زۆر کەم بوو کەم بوو بەڵێ چکە هەر بۆ خۆی هونەرمەند شێوەکاری زۆر کەم بوو بەڵێ کاتە ئەو شتێ یەکێک لەو ئیشانەی بەشداری تیا کرد مەموزین بەڵێ لەگەڵ تاوانی چی بوو بەڵێ وێنەیەک هەیە لەو وێنەیە لە مێژووی شانووی کوردیە بەڵێ ئەم وێنەیە زۆر دیارە بەڵێ ئەم وێنەیە بۆی حەقی مامۆستا شەماسایی بیژ نەخۆین لەسەرەوە وەستاوە ئەم وێنەیە مەموزینە کێ دەرهێنەری ئەم ئیشە بوو مامۆستا ئەنوەرتۆڤی مامۆستا ئەنوەرتۆڤی کەسایەتیەکی بادینانی بۆ لە سلێمانی جا شتێکی بیر نەچێباوە بیرخەمەوە تابێژنە جلی کوردیمان ئێمە نرد بۆ مامۆستا ئەنوەرتۆڤیمان نرد بۆ لای مامۆستا شاکر فەتاح بەڕەحمە بێ لە ڕەواندوس لە ڕەواندوس لە قایمقام بوو لەوێ ئەوز لە بادینانەی بۆ هێناین بۆ هەر بۆ ئیشە بۆ ئەو ئیشە چوو هێناوی و نردمانەوە جلەکان بۆ یان ساکە جلی بادینانیمان لە بەرە هەمووی جلێک بادینانی ئاکرێ لە ئاکرێ بەڵێ چوو بۆ ئاکرێ مامۆستا ئەنوەرتۆڤی ئەو کاتە با بڵێن کاری دەرهێناری بۆ کرد نووسەرەکەی چیە بۆ نووسەرەکەی ئەمە وەختی خۆی محەممەد سعید ڕەمەزان بوتی لە عربی لە بادینەوە خۆی بەڵێ بوتی تەرجەمەی کردو بۆ عربی کاگەمینی مرزاکەری مۆدیشی جێراو داش ڕێژ بە شێوەی شانۆگەری کە با بڵێن سیناروی بۆدانە کاگەمین مامۆستای بەڕەحمە بێ ئەمینی مرزاکەری ئەویش کەسێکی دیارە لەو درود بۆ جانی پاکی هەمویان بە تایبەتی بۆ مامۆستا ئەنوەرتۆڤی کە بەڕاستی زۆر هیلاک بووە مامۆستا ئەم کاراکتەرێک لەو کاراکتەرانە جەنابەتی وەنیە بەڵێ دەوری چی دەبینی قەرە تاجدین کامیان جەنابەتی یەشە بوو لەوانەی کە دڵخۆش لە وێنەکە کامیان لەوێنەکە ئەویان جەنابەتی بەڵێ بەجلێکی بادینانیەوە ئەو کاتە ئەجا شتێکی سێری بۆ بژێرمەوە لەوە بووکو نوکتە لە ئاخر شاو ئیعلانی عرفی کرا لە عێراقا پۆلیس هاتن شانۆگەرەکان بە ئێمە ڕاگرت لە ئاخر شەوە بەڵێ لە ئاخر شەوە کە ڕاگرت وتیان بژڵن من بەجلی تەمسیلەوە چوومە ماڵەوانەیە کە لە دەرگاما دایکم نەی ناسیموانێ وتی وەرن کابراکی زازۆ هاتووە وتی زازۆیەک هاتووە بە میوان وتیان لە پاشا کە چوومە زۆرتیان بۆ چی وتمەڵا شانۆگەرەکان تا خستوتر لە ماڵەوە خۆم گۆڕی و مەچیاجشتەکەم لێ کردەوانی و دەردێک هەیە لەم وێنەیە بەڕاستی ئەوەیە کە دوو سێ کاراکتەری پێشەوە لەوە چێ ڕۆڵی ئافرەت ببینن قوربان ئافرەتمان هەبوو گوڵزارخانمان هەبوو خوشتی مامۆستا گیان عومەر دەوری زینی بەڵێ گوڵزار دەوری بەڵێ دەوری خاتوزینی هەدیە و بەداخۆ لەو وێنەیە ئامادە نەبوو ئامادەنیە من لێرە سڵاوی بۆ ئەنێرم بەڕاستی زۆر پێم خۆشە داوەتی کەین بۆ بەرنامەکە باشڵڵکەین چونکە ئەو یەکەم کەسە کە ئەو ڕێسکیشکان کەم نەبووە ینی ئێمە لە بواری شانوە کە کاریشمان کردووە تا هەشتاکان و تا نەوەتەکانیش ئێمە ئەو کێشە گەورەیەمان هەبووە ئەو لە 650 ئەوەی کردبێ ئەمە نیشانی منەوەریە نیشانی شارستانیە لەو ماڵەیە کە جێگەی تەقدیرە بەڕاستی بۆ هەمومان مامۆستا دێنە سەر ڕۆژگاری تر بە ئەوەندە دوای ئەوە تاوانی چی بوو ئەوە مامۆستا مەستەفا ساڵەکەریم نووسی لەزی ئەم کاسۆمۆڵی ئێستا وسا مەکتەبی هین بوو دایری تەربیە بوو خۆڵێکی تیا بوو کتێبخانەش بوو ئەوەش بوو لەو هۆڵەیە کردمان من دەوری ئینزیباتم هەبوو لەوێ لەگەڵ هادی عەمبەرە کامیان پێش کامیان مەموزینیان نانە دوای مەموزین بوو دوای مەموزین مەموزین چەند ڕۆژ پێشکەش کرا تقریباً 2 ڕۆژ پێشکەش کرا 2 ڕۆژ باربۆکەی با بڵێن پار بلیت و ئەوانەی بەڵێ پارەکەی قوربان ئەمە ئێمە لە مەکتەبی سانی شۆ کە ئەمان خوێن کستی یەکەمی ساڵانە خۆمان ئەمانە 5 دینار بوو ساڵی بەدە دینارەمان خوێن بۆ لە داخلێتان خوێن بۆچی لە مەسائی پارەم نەبوو بۆ مامۆستاکان لە مەسائی پار مامۆستامان بەکرێگە دەرسی پێوتین بۆ قستی دووهەم هەموو ساڵک تەمسیلەیەکە کرا کوڵۆڵان کرا ئەوە کرا لە ڕێی تاجی پاشاکرا ئەو ساڵە ئێمە مەموزینمان تەقدیم کرد بۆ پارەکەیمانە بە قوتابەکان بۆ قستی دووهەمی خوێندنەکە بەڵێ ئەو کاتە وانەیەکی جوانە بەڕای وانەیەکی جوانە کەسێکە ینی گەنجێک من حەزەکەم ئێستا گوێی لەم قسانی جەنابێ بێ بۆی کە بزانە خەڵک چۆن توانیوێتی بگا بەمڕۆ و ئەمیش چۆن ئەبێ بەرنامەی چی بێ بۆی بگاتە داهاتوویەک کە داهاتوویەکی پرشنگدار بێ مامۆستا ئەلێرە هونەر هەر لە کۆڵ تۆ نابێتەوە
ئەمە چیرۆکە نووسیوە و تەمسیلی کردو لێرەشە ئەمە لە کۆمەڵی هونەرزانەکان بەڵێ لە کۆمەڵی هونەرزانەکانە چوومە دەورەی کەمان و مامۆساولێن پێوتین تاوام نەکرد کەمانەکە هیچ فێر نەبی بەڵام بیرچۆ وازم لێنە پەشیمان نیت مامۆستا چۆن پەشیمان پەشیمانی بەڵام پەشیمانیش بەڕاستی دانایە ئەمە وێنەیەکی ترە ئەوە یادی شێخ سەلامی شاعیرە خوا ئەفریقا لە هۆری یانی فەرمانبەران یادمان کردوانێ اینجا ئەمە ئێمە کە ئیجازەمان وەرگرت بۆ کۆمەڵی هونەر و وێژەی کوردی ئەبووە لە ماوەیەکی زۆر کەما چالێچێک بکەین چالێکەکەمان 3 ڕۆژی مابوو منیش مفەکرەیەکم جیفانە و تەمەشام کە یادی شێخ سەلامە بەڕەحمە بێ وەڵا گوز بە پەلە کۆبوونەوەیەکمان کرد و قەرارمان ناو ئیشەکەمان تێ ئەنجامە علی جۆڵاوتی کاکە ئەم مفەکرە لە مەحموود بشارنەوە بەخوا بەذاتی خۆوا بڕوە نابوتمانەکە بوجێ پارێ پارەکەشی چی بوو هەمووی دەست نوقت ساردیمان کردی بۆ خەڵکەکە ئیشێکی باشتان کرد دەرنیاوە زۆر شیشی چاک بوو لە کێ پێشکەش کرا مامۆستا هۆلی یادی مۆزەفین لە قاعی خوارەوەی لە قاعی خوار بەڵێ لە قاعی خوار ئەو کاتە هۆڵێکی تایبەتمان نەبوو نەخێنا هۆڵ تایبەت نەبوو ئامادی سلێمانی وەنیە دووشتمان کرد لەوێ لە زمانی هێنا یەیشان بە زیینەتی ڕێزلێنان لە ئەدیب و شاعیرەکانەوە شەر پێشنیاری من بوو لە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی ڕێزمان نا لە مامۆستا اسماعیل شاویز بەڕەحمە بێ لە عەلی باپیراغا لەگەڵ ڕەمزی مەلا مارف ئەوسە شاعیرە بە زیینەتی بەڵێ پێشی بمرن لەوەیەوەی تا عەلی جۆڵاوتی کاکە بیکەن بە خاتی خوا پارەمان پێ ناهێڵێ فەکەرەکە لێ بسەر فەکەرەکەی لێ سەنگن ئەم وێنەیە کوێیە مامۆستا ئەوە هۆری سینەما ڕەشیدە کۆبوونەوەی شارەوانی سلێمانیە ئەنجومەنی شارەوانی خەڵکی بانکراوە ساڵی 56 بەرەوە دکتۆر فەرهادی ئەحمەد حاجەمینە کاتب تابعە بوو لە بەلەدیە ئەو زەمانە ئێستا دکتۆرای ئێستا چوو سی تەواو کرد چووە هەندەران لێوە خوێنی زەراعی تەواو کرد دکتۆراشی هێستا پرۆفیسۆرە ئێستا پرۆفیسۆرە لە بواری کشت و کاڵە ئەی یعنی نامزانی ئەمە چوون بۆ فیلمێک یعنی بەڵام دەرچوو کە ئەمە کۆبوونەوەیکی شارەوانی بەڵێ وەزیفی بووە بەڵ لەو کاتێ مامۆستا بە بیرەوەری تۆ یەکەم جار کەی چووی بۆ سینەما مامۆستا ڕەفیق سالاک لە مەکتەب ئەیبردین پۆلێکی ئەبرد هەموو هەفتەیەکە فیلمێکە ها بیزانە کۆمەڵایەتی یاشی ڕێکوپێکی باشە یەکی بە چل فلس مامۆستاتان بوو بەڵێ مامۆستا بەڕێز ئەیبردین دای ئەنان و ئەی هێناینەوەوانێ بۆ مەکتەب تامان پێشەوە پێوتن و پارەی بەڵێ بۆ ئەنج ئەوسا بۆ ئێمە هەرزانتر بوو بە 25 فلس بوو چوونە ژوورەوە ئەجا وێنەکان زۆرن ئێمەش ماوەمان جارێ ماوە بەڵام ئەگەر ڕێگان بی ئەو مامۆستا ڕەمزی مەلا مارفە ئەم ڕسمەش ببینین بەڵێ ئەو مامۆستا ڕەمزی مەلا مارفە کە بە زیینەتی یادمان کردوانێ ڕێزمان لێنە ئەمە جەنابەتی ئەو کاتە بەڵێ بەڵێ باش من ئەمەوێ پێشەوەی باسی ئەو ڕسمە بکەین ناوبڕێکی کەورە بگرین خۆشەویستانم ناوبڕێکی تر و دێنەوەلات